بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری لە هەڵەبجە کرانەوە. دوای 31 ساڵ لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی کرایەوە کە بڕیارە سەرجەم بریندارانی چەکی کیمیاوی هەرێمی کوردستانی تێدا ببینرێت. ڕۆهاتوون بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی گرنگ، نەخۆشخانەیەکی پێویست و لێرە من قسەکانم ئاڕاستەی کارمەندانی ئەم نەخۆشخانەیە ئەکەم. ئەمڕۆ خەبەرێکی خۆش ڕائگەیەنی، بەڵام ئەمە ئێستا کە واجبێکە لەسەر حکوومەتی هەرێم ئەمەی بکردایە، ئێستا ئەرکێکە لەسەر کارمەندانی تەندروستی لە جەنابی وەزیرەوە بیگرە تاکو یەکە بە یەکەی کارمەندانی ئەم نەخۆشخانەیە خزمەت بگەێنن بە خەڵکی ئەم دەبەرە، خزمەت بگەێنن بەو کەسانەی کە بریندار بوونە. دواتر کۆمەڵگەی پەروەردەیی هاوچەرخ لە هەڵەبجە کرایەوە کە گەورەترین کۆمەڵگەی پەروەردەییە لە عێراقدا لەلایەن کۆریای باشوورەوە بۆ هەڵەبجە بنیادنرابوو. کە دەتوانم پێتان بڵێم لە ئاستی هەموو عێراق هیچ کۆمەڵگایەکی وا گەورە و جوان و مۆدێرن تا ئێستا دروست نەکراوە، چ لەلایەن ڕێکخراوەکان چ لەلایەن حکوومەتی عێراق یان حکوومەتی خۆمانەوە، کەواتە ئەوە گەورەترین دیاریە بەڵام بچووکترین وەفایە بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست. ئێمە وەک وەزارەتی پەروەردە پێشی 2 ساڵ بە باشمانزانی کە ئەو وەفایە بچووکە پێشکەش بە منداڵانی خۆشەویستی هەڵەبجە بکەین بۆ ئەوەی بەشێک لە ئێش و ئازارەکانیان کەم بکەینەوە. ئێمە هەڵەبجەمان هەربژارد لەبەر ئەوەی هەڵەبجە مافی خۆیەتی ئەو کارە بەرامبەری ئەنجام بدرێتە. لە دوای بە پارێزگاکردنی هەڵەبجە ژمارەیەک ڕێکخراوی بیانی لە پارێزگای هەڵەبجە پرۆژەی خزمەتگوزاریان ئەنجام داوە، بەڵام وەک بەرپرسان دەڵێن پرۆژەکان لە ئاستی پێویستدا نین و پێویستیان بە ئاوکاری زیاترە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.